تقريبا سێ وڵاتی لەسەر پێکاتی لەسەر ئەو خەتەی ئەوەندە بینی غەلیفان و سپیلک زۆر عادسەشی لێ ڕوودەیە سیارە هەیە مەسەن کابرا هەیە دەناو مردیە لەو عادسانە کە بەرامبەری هاتیە مەجای نەبووە لابدا دوو ساید نەبووە تەبعاً کە دوو سایدیش نەبی دامیەکە تەمان خەتێ ئیرانش ئەوەی لێرە ڕادێ هەموو تڕێلەکان بە دوو یەکوان نووسێن یعنی زۆر قەرەباڵغی دروستەبی خاستن بە تایبەتی جمعە وەختێ سەفرە ئەوانە ئەبیتەیە کارۆزی لێرانە شتی بە دروستنابی ئای سایدێ شۆلدەریش نابی تێبڕۆی ئێزا ئەو دوو سایدە کە خەت سەری عەبی کابرا لۆ خۆ دە شۆلدەرێ خۆڕە ئەڕوە سایدی خۆیەگری بار هەرگر ئەوجی سایدی خۆگری ببێنێتێ ڕوە ئەو ئیسفادەی زۆرە کو ئیسفادە نیە وەڵی ئەگەر مەقسەدەی مودەیبی ئەگەر شتێک بکرێ بە جوانی بکرێ مودە مشکلە نییە ئەگەر تو بتوێ ئیشێکی بەڕێک پێچی بکەی دەبی مەودایش پێوەبی ئەمە پێن خۆشە زوو خەلازبی بەڕاستی زعاجی دروستەبی لە خەرچی بەس دەبی تەحمولی زعاجش بکەن لەبەرەوەی ئەتو کابرات بتوێ ڕێت خۆشبی دەبی تەحمولی زعاجێکش بکەی هەتا ئەو ڕێ چاکەبی بەس ئەگە ڕێ چا بۆ تو مرتەعبی سرعاتەکە بەس ئەگەر حکومەت کابرا فەقیرە مانی پارەی خڕکردی تۆ حولیدا هەندە سارە توانەشی دروستکردیا دەفتەرەشی لێدا دەفتەرش نیوەچی لێدایە ئێ دەبی ئەگەر حکومەت تەعویزی بکەتەوە خەرانیە لەبەرەوەی ئەتوو هاولاتی ئەو حکومەتەی منداری حکومەتەی ئەگەر تەعویزت کەتەوە خەرانیە چ لە خەزانێ حکومەت کم نابی کمەبی وەڵایە من شتەشی بە عەقانەت دەرێم بەڕاستی پرۆژێ ئەو لای زۆرن ئێ لایمە ئەم هیچ لایەن گرنیمە بەس پرۆژێ ئەو لای زۆرن عان زۆر شکرایە لومە بە عەقانەت نابیسان ئەوە بکە بەس ئێکرایە ڕێگا و بان لێرە زۆر باشترە ئای لە منتیقێمە والله ئێرە دەکرێتە جۆ ساید على ئەساس ئەو 8 کیلۆمەتر دەکرێتە جۆ سایدە تا غەلیفان دوکان و کوشتەکان ئەوی کە بیتە سەر ڕێگا هەمویان تێکداینە خانی بی دوکان بی مەنزی خانە بێ ئەو ئەشیانە هەمویان تێکدا والله کاریگەری لەسەر زادەکەی قەتع دەکەن خەڵکەکە دەگوازرێتەوە کەس لێرە نەما دوکانەکانی هەموو قەپاتکردن هەمویان ڕوخاندینە خەڵکەکە بێ ئیش بووە بە زۆری خەڵکەکەوی بێ ئیش بووە لێرە ئیش دەکە لەو شریکەی لەو کۆمپانیای کاڤین گروپی ئەوی دیکەش هەموو بێ ئیش بووە ڕاوەستا ئیشەکە هەنێ دوکانەکانی هەمووان چۆرکردینەوە ئەو لۆفانە دستەک لێرە هەر دەستیتن دەستەکی بەرز زادەکان جواز دەکرێنەوە بلێ و بازان ڕەت دەبی غەلیفان و ئەولا جواز دەکرێتەوە ئەوی لە عادیۆ مەرانە بەلهەرگرەکان دێن و بنجسرێ ئەوان دیکە قەمەرە دێتەوە سەدسرێ لە ئەساس ئەوی مووقفی بەرامبەر ئەو عەسکەریەی بنا بیدامدرێ ئەوی دیکەش مشکلە نیە لە هەر شوێنێکی دابنێن چ لە گۆڕێنی